بە سپۆنسەری فازلینگ باسی ڕۆژ پێشکەش دەکرێت. بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. دیارە ئەمڕۆ 16 ئاپە 70 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان تێپەڕ دەبێت. لەگەڵ ئەوەدا کۆمەڵی گۆڕانکاری لە ئێستادا لە نێوماڵی کووردا هەیە، لە نێوەخۆی هەرێمی کوردستان تەنانەت لە ناوچەکەشدا دەبیندرێتن. ئایا دوای 70 ساڵ لە سەردامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان پارتی چ پرۆژێکی بۆ نێوماڵی کوردی پێیە، بۆ ناوچەکەی پێیە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز جعفەر ئیبراهیم ئێمنکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. بەڕێز جعفەر ئێمنکی بەخێر بێن بۆ کوردستان. پەسەندەکەین بۆ ئەم دەرفەتە. زۆر سوپاس. پێم باشە لەوە دەست پێ بکەم لە ماوەی ڕابردوودا لە دوای دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان تاوەکوی ئێستا ڕکابەرانی پارتی زۆر جار بازدەوە دەکەن ئەو دروشمەی کە پارتی دیموکراتی کوردستان بەرزی کردوتەوە دیموکراسی پێکەوە ژیان لە ئەسڵی واقعیەتدا پارتی بەم شێوەیە سیاسەت ناکات، زێدەتر پارتی خۆی دەسەپێنێتن بەرامبەر بە ڕکابەرەکانی. ئەمە تا چەند ڕاستە؟ خۆی پێشەوەی من وەڵامی ئەم پرسیارە بدەم یان ئەم بیرۆکەیە شی بکەمەوە. ینی پارتی بەڕاستی دروشمی هەل نەگرتووە. پارتیان لە ڕۆژی یەکەمەوە ئیشی کردووە بۆ ئەوەی دۆزی کورد لەوم بوون بینتە ژیان، توانی باوەڕکە جێبەجێ بکەن. ڕکابەرانی پارتی هەرچی دەڵێن ئەوە بابەتەکە، بەڵام پارتی هەرچی کردووە بابەتێکی ترە زۆر دیارە. یعنی پارتی کە دامەزرا ئێمەوا دەڵێن و تا ئەمڕۆژ هەروایە پارتی زڕورەتێکی نیشتیمانی بوو. دامەزراندنی پارتیش وەرچارخانێکی گەورەی لە ژیانی کورد دروست کرد، لە بێ ئومێدی بۆ ئومێد باەندێکی باشتر، لە بێ ناسنامە بۆ ناسنامە، ناسنامەی دۆزێکی ڕەوا و ئەو دۆزە چۆن لەگەلانی تر معاملە دەکەی ئەو شتێکی ترە. ئێمە دروشمی دیموکراسیەت بۆ عێراق ئۆتۆنۆمی بۆ کوردستان ئەوە پێویستێکی قۆناغ بوو، بەڵام ئەوە هەموو قەزەی کوردی نەبوو. قەزەی کوردی هەموو لەوە پوخت نەکرابوو. پارتیش ئەو کاتە و ئێستاش دەڵێتن مافە ڕەوەکانی گەلی کوردستان لە چوارچێوەی چارەنووسدا و ئەوە لە پراکتیکدا پارتی سەلماندوێتی کە استراتیج بیر دەکات، استراتیج کار دەکات، استراتیج خەبات دەکات. و ئەمڕۆ ئێستا هەر تەماشایەکی خێرا تەماشای وەزی ئەمڕۆ یاریمی کوردستان بکەی دەبینی پارتی دیارە و دەکمەنە لە ناو وەزی کوردستانی کە لە ڕووی استراتیج تەنازلی نەکردووە بۆ هەر لە ینی بلەی بۆ چوونێکی تر و لە بواری استراتیج زۆر دیارە. و مەسلەی کە ئەمڕۆ تەماشای دەکەی معاملەی پارتی لەگەل لایەنەکان ڕکابەرەکان لە وەزی عێراقیدا بەڕاستی سیاسەتی پارتی زۆر دیارە، زۆر جیاوازە لە لایەنی تر و بەوەدا بەڕاستی ئێمە خۆمان بەختەوەر دەزانین و سەربەرز دەزانین کە سەرۆک مەسعود بارزانی ڕێبەراتی هەم پارتیمان دەکات، ڕێبەراتی دۆزی ڕەوای خەڵکی کوردستان دەکات کە ئەمە 70 ساڵە پارتیمان لە پێناوی ئەو دۆزەدا تێک دەکۆشید. بەڵام پێدوانیە پارتی بە پێی مێژووی لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا دوای شۆڕشی گوڵانیش تا ڕادەیەکی زۆر جیاوازی لە خیتابی سیاسی پارتی دەبینرێتن. ئەگەر لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا پارتێکی نەتەوەیی بێت، پارتی هەموو حزب و لایەنە سیاسیەکان بێت، هەموو پێکاتەکان بێت، بەڵام لە ئێستادا پارتی زێدەتر وەکو باسی لێوە دەکرێت حزبیانە کار دەکاتن، نەوەک وەکو پێشتر نەتەوەییانە کار بکات. ئەمە ینی من وا دەبینم هەر لە ڕۆژ یەکەم کە پارتی ئیشی کردووە تەبیعی پارتی تڕاستێکی سیاسی پێش دامەزراندنی پارتیش لە بەردەستەوەیە، یانە ئەوە نییە لە سفرەوە ئیش کرد بیتن، لە خەباتی چەکداری بیتن. ئەوە شوڕەشەکانی کورد پێشتر هەموو ئیلهامی بە پارتی بەخشیوە. دووەم ئەو توێکۆشۆرانەی پێش پارتی خەباتی کردووە، ئەوەش بوونەمایە ئەوەی کە پارتی دەوڵەمەند ببیت. بەڵام پارتی قەزەی دیموکراسیەت بە جیاوی وەریگرتووە کە مەزروورەتکی مجتەمەعیە.
بەڵام لە چ مشتەماک کەی و چوون تو لەگەڵ خەڵکێکی تایفی چون دیموکراسیت پەیڕەو دەکەی دەبێت لە خەڵکێکی لەگەڵ خەڵکێکی دیموکراست بکەیت بەڵام دۆزی کورد بە دۆزێکی نەتەوەیی ئینسانی ڕەوا لە قەڵەمیداوە کورد گەلێکە وەکو هەموو گەلانی گیان کورد کەمتر نییە نە لە عەرەب نە لە تورک نە لە فورس ئەمە فەلسفەی پارتی بوو ئەمە فەلسفەی ئەحمەدی خانێ بوو پارتی بە پراکتیک ئەمەی سەلماندووە تا ئەمڕۆژ ئێمە ڕاستە پرسێکی دیموکراسی هەو بەشمانەیە لەگەل هەموو عێراقیەکان بەڵام ئەگەر ئەوانە پرسی دیموکراسی پرسی تاکە حزب نییە پرسی تاکە کەس نییە پرسێکی نیشتیمانی و مشتەمای ئەگە مشتەمەعەک نەیتوانی لەو ئاستەدا بێت ئەو ئاستی تۆ ئاواتی خوازی تو چی دەکەی پەنابوو چی دەبەی هەلبەت ئەوە بابەتەکە بەڵام پرسی نەتەوەیی نەمان کردووە قوربانی پرسی دیموکراسی پرسی دیموکراسیش نەمان کردووە بە قوربانی پرسی نەتەوەیی ڕێزمان بۆ لایەنی تر هەبووە ئێستا لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا لە ئەیلول وەکو نمونە بگرە لە ئەیلول تەبی شورشێکی فراوان بوو شورشێکی جەماوەری فراوان بوو بەڵام خەڵکی تر لەگەڵ پارتی بوونە شەریک بوونە لە بڕیار بەلێ ئەوە تورکمان لەگەڵ شورش بووە ئەوە ئاشوریەکان و کلدانەکان لەگەڵ شورش بوونە ئەوە شەبەک لەگەڵ شورش بووە ئەوە کاکەی لەگەڵ شورش بووە تایبەتمەندەکانی نەتەوەکانی تر ئێمە ناڵێن کەمە نەتەوەکانی تر نەتەوەکانی تر لە شورشی ئەیلولدا پارێزراو بوون بەلێ پارێزراو بوون دوای شورشی ئەیلول لە گولان ڕاستە خیتابی سیاسی هەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە لە گولان بەڵام ئەو خیتابی سیاسیە لەو چارچوێدا گۆڕانکاری بەسەر سەڵاتیش زافەریانی ببوورە ینی لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا هەموو کەسێک پارتی بەما ینی بە حزبی خۆی دەزانی و بە پارێزەری خۆی دەزانی بەڵام لە ئێستاوە بۆچوونە گۆڕدراوە بەو شێوەیە نییە وەکو ڕابردوو نییە لە دوای نۆتۆیەک لە دوای سەرهەڵدانی پیرۆز تەبعی خصوصیاتی تعددی فرەحزبی بەرفراوان بووە بەڵام ئەوە نەبوو بۆ مایە ئەوەی کە دابڕان و لێکترازان دروست ببین لە نێوان پارتی و هاوپەیمانەکانی لە سەنگەری ئەوەدا سەنگەری هاو ینی بڵێ تەحالفی نەتەوەکانی تر و لەگەڵ مەسلەی دیموکراسیدا هەردوو بە شێوازێکی پەرەلێل متەوازی هاتینەتە ئەمڕۆ و ئێستاش ببینە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان زیاتر متوانایان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە لەبەرچی لەبەر فاکتەری مێژووی لەبەرچی لەبەرەوەی پارتی بەڕاستی ئەوە نییە کە بڵێ هەموو تشتێک بگەت بە قوربانی استراتیژێتی پارتی چۆن لە ڕابردوو هەبووە لە ئێستاشدا هەیە من وا دەبینم بڵێ ئەمێ پرسیارێک بکەم ئەگەر تەمەشای ڕۆژهەڵاتی کوردستان بکەی باکوور بکەی و تەنانەت ڕۆژاوە بکەی لە باشوش پارتی پێگەیەکی باشی هەیە بە بەراورد لەگەڵ پارتەکانی دیکەی کوردستانی بەڵام لە سلێمانی پارتی بە باشی گەشەی نەکردو ئەمە بوو ئەوە فەکتەرێکی جوغرافیە فاکتەری دیموگرافی نییە تەنیا فاکتەرێکی جوغرافیە و لە تو بچی لە ڕوانگەی دیموگرافی پارتی هەیە پارتی هەبوونی هەبووە پارتی ئێستاش یعنی لە ئەو پێگەی مەبدەئی هەبووە پاراستووە بەڵام گەشەی نەکردووە گەشەش دەگەڕێتەوە بۆ شێوازی بەڕێوەبردنی ئەو ناوچانە کە هەندە جارە باسمان لێ کردووە ڕخنەمان گرتووە ئێمەش تووشی ڕخنە بووینە لەسەر ئەوەدا کە دەڵێم ئەو کراوەیی و ئازادیەی کە لە هەولێر و لە دهۆک دەبینی ئەو کراوایی و ئازادی لە سلێمانی نەبینی لە ژیانی ڕێکخراوەییدا لە ژیانی ڕێکخراوەییدا لە سلێمانی زۆر بەرتەسکە و بەڕاستی ئەو ئازادیەی کە تو تەماشای دەکەی هەندە جارە خەڵکێک نازی پێوە دەکەنەوەی دەکەن بەڕاستی من خۆم شخصی ڕخنەم لەوە ئازادیایە و بە ئازادێکی ڕۆکەش دەبینم لە بنەڕەتدا ئەو ئازادیەی پێویستیە لەوێ نییە بەڵام لە ئەرزی واقع بارەگاتان هەیە لەقتان هەیە ناوچەتان هەیە و ئازادیشن لە ئەنجامدانی خۆی ڕاستە بارەگامان هەیە کادرانمان لەوێ هەنە دەجۆلێنەوە حرەکەت هەیە و بەڵام دەزانی چی فشارێک سەر بارەگەکانی ئێمەیە لەسەر کادرانی ئێمەیە چ مەعاناتێکی ڕۆژایانەیان هەیە دەزانی چی سوکاتێک بە کادرانی مە دەکرێت لە هەندێک لەو ناوچانە ڕاستە ئێمە هاوپەیمانی ئێمە شەریکی ئێمە یەکەتی نیشتیمانی کوردستان خەمخۆری ئەوەیە کە ئەو دیاردانە نەهێلیتن ئەو فشارانە نەهێلیتن ئەو دەستانە نەهێلیتن ئەو دەستەی کە بەڕاستی ئێمە بە دەستی ڕەش لە قەلەم دەدەین پێتان وایە بە ئەنقەز بیتن ئێمە وا دەبینین لەوێ هەڵمەتەک هەیە دژی پارتیمە بۆ ناشرینکردنی پارتیمان بۆ ناشرینکردنی مێژووی پارتیمان کە دەمێکە دەستیان پێکردووە ئەوەی ناشرینکردنی مێژووی پارتیمان دەمێکە دەستیان پێکردبوو یعنی هەندە دەستگا هەبوون لە مێژەوە پەلاماری پارتیمان دەدا بە ئاشکرا کتابیان چاپ دەکرد بابەتیان دێنە دەرێ مەوزوعیان دروست دەکرد بۆەوەی پارتیمە ناشرین بکەن ئەوە معناتێکی
سیاسیە ڕێکخراوەی سیاسیە لەو ناوچانە بەڵام من دڵنیامە ئێمە لەو قۆناغە دەرباز دەبین و ئاسوەکی زۆر باشتر بۆ پارتیمان لەو ناوچانەش بەدی دەکرێت. باشە زۆر جار قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە لە نێو حزبەکاندا باڵباڵێنێ هەیە ئایا لە نێو پارتی دیموکراتی کوردستانیش باڵباڵێنە هەیە ئێستا لە ناو پارتی کوردستان دیموکراتی کوردستاندا باڵباڵێن نییە ئەگەر لە ڕووی میزاجەوە ناینسیجام بینی یعنی لە ئۆرگانەکاندا هەندێجا دیاردەی ناینسیجام هەیە وەش دیاردێکی سایکولوژیە دیاردەیەکی کومەڵاتی هەندێجار ڕەنگی دەداتەوە ئەو سلبیاتی هەیە لەناو هەم ئەر کومەلگایەک ڕەنگی دەداتەوە بۆ کاری ڕێکخراوەی بەڵام باڵباڵێن بە شێوازێکی فکری وەکو تەیارێکی فکری سیاسی لە ناو پارتیدا نەبووە من باوە ناکەم ڕۆژێک لە ڕۆژان هەیبێت. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێتن مێژووی پارتی کە ئەو هەموو دەستکەوتەی بەدەستهێناوە لە سەردەستی مەلا مستەفا بۆ ئێستاش مەسعود بارزانی درێژە پێدەری ئەو ڕێبازەیە زۆر جار دەگوترێتن پاش مەسعود بارزانی مەترسی لەسەر ئایندەی پارتی دروست دەبێت. من دڵنیامە لەوەی ینی مەترسی لەسەر پارتی دیموکراتی کوردستان دروست ناویت لە ئایندەشدا دروست ناویت ینی خۆی جەنابی کاک مەسعود بارزانی ئیشێکی وای کردووە بۆ پارتی دیموکراتی کوردستان و درێژەیەکی زۆر ژیرانەی بەو ڕێبازەی مەڵە مستەفای بارزانی داوە کە درێژەدانی ڕێبازی شێخ عەبدولسەلامی بارزانیە تێک کوشتەرانی تری خەڵکی کوردستانە و ئەمە هەموو شتێکی وای کردووە بناغێکی زۆر پەتەوی ئەیە پارتی دیموکراتی کوردستان دنیامە بە بەردەوامی گەشە دەکات. باش بابینەوە سەر بارودۆخی نێو هەرێمی کوردستان دیارە هەرێمی کوردستان بە قۆناغێکی ناسک تێپەڕ دەبێ وەکو ئێوەی سیاسی باسی لێوە دەکەن ئەو ناکۆچیانەی کە ئێوە وەکو پارتی هەتانە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چ جۆرە ناکۆچیەکە ئایا پەیوەندی بە ڕابردوو ڕق و قینەی ڕابردووە هەیە یا خودەوە حالەتێکی ئێستای پێویستیە کە هەر دەمێک ینی دوو پار دەکرێت سیاست بکەن و لەگەڵ یەکی ژیانی نزیک بن و دووریش بن. بەێ خۆی پرسیارێکی لە جێ خۆیە ئینسان چۆن دەڕوانیتە گرفتێکمان لەگەڵ بزۆتنەوەی گۆران هەیە من دەڵێم لانی سایکۆلۆژی لانی مێژووی ڕق و کینە من ناچمەوە بابەتانە من دەڵێم گرفتێکی سیاسیمان لەگەڵ بزۆتنەوەی گۆران هەیە و دەبێت بە تێگەشتێکی سیاسی چارەسەر بکرێتن ئەوەی تر هەموو ئاکامی ئەوەنە ئیدارەکردنی پرۆسەی مەلەفی سیاسی لەگەڵ بزۆتنەوەی گۆران وەکو پێویست نەچووە پێش کە نەچووە پێش تووشی بۆچی نەچووە پێش نەچووە پێش خۆ دەگەڕێتەوە ئەم پرسە نەک پەیوەستە بە تەنیا پارتی دیموکراتی کوردستان پەیوەستە بەلایانی مقابلەوە کە ئەوەی بزوتنەوەی گۆرانە یعنی من دەڵێم گۆران هەر دروست بوو لە شێپرزەیی دروست بوو کە پرۆژێکی چاکسازی لە ناو یەکەتی نیشتیمانی کوردستان بکرێت کە نەیتوانرا ئەو پرۆژەیە چاکسازی لە ناو یەکەتی نیشتیمانی کوردستان دروست بکرێت کە من خۆم تێگەشتنی من بوو ئەوە بە قسە پرۆژەیەکی چاکسازیە ئەگینە خۆی ئاکامی ئەزمەیەکی قوڵی قیادی یەکەتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەو ئەزمە بەو شێوازە باسکرا کە دەبیتە پرۆسەیەکی چاکسازی نەیتوانی ئێدامە بۆ پرۆسەیە بیدەن کە بە قەناعەتی خۆیان ئەمە چاکسازیە بۆیەش کە تو لە شەپرزەی سیاسی بزوتنێکی وا دروست بکەی و بە شیعاراتی پۆپولیستی و بە پراکتیزی پۆپولیستی بە شێوازی وای شەقام بورژێنی و شەقام بە شەقام پەلەماری لانی تری سیاسی بدەی زۆر زەحمەتە ئەستەمەت و بتوانی لە چوارچێوەی حکومڕانیدا ئەوە بتوانی بێخیە لەو چوارچێوەدا کە بە ئاراستەی بەرژەوەندێک شتی و حکومڕانیەکی ژیرانەت و بەرەو پێش ببێت کە نەتوانی بەرەو پێش ببەی دەچەقێتەوە یعنی بزوتنەوەی گۆران خۆ قەیرانی ئەساسی وان لەگەڵ ئێمە نەبوو لەگەڵ خەڵکی خۆیان بوو چی ئەوان هەمیشە لە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان لە ناولایەنە سیاسەکان هەمیشە چاویان لەوەیە بوو چی بە جەماوەری خۆ بڵێن هەر هەنگاوێک بەوە پیوانەیان دەکرد ئەیا بەم پرۆژەیە چی بە خەڵکی خۆ دەڵێن یعنی خۆ بەڵام ئەمە سیاسەتێکی ڕاز نییە یعنی حزبێک پشت بە جەماوەرەکەی ببەستێت بەڕای جەماوەرەکەی ببەستێت خۆی بڕیاردان لە هەر بڕیارێکی سیاسی خۆی ئەمە ڕاستە بۆ هەموو هێزێکی سیاسی کە حقات دەنگ گرنگە بوو هەر لانێکی سیاسی بەڵام تو نابێ 100% ئەسیری ئەو دەنگە بی چونکە ئەو دەنگە دەنگی جەماوەر کە بێتە ناو پەرلەماندا ئەوە دەکەوتە ناو مەکینەیەکی تر مەکینەی نوغبە دەتوانێت معاملەیەکی وا لەگەڵ ئەم دەنگانە بکات نەڕاستە و خۆ بێن لە بەرژەوەندی ئەو جەماوەرەدا بەڵام ڕۆژانە تو قسەی پۆپولیستی سەرشەقام بۆ جەماوەر بکەی ورژاندنە
یعنی بەو شێوازە بەڕاستی سیاست ناکرێت کەواتە نەبیستووە کەواتە زەحمەتە ئێستا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پەیوەندەکانتان ئاسایی بکەنەوە لە کاتێکدا دکتۆر فواد حوسێن نوێنەری بارزانی لە هەوڵدایە کە یەکڕێزی نێوماڵی کورد ئاسایی بکات. طبی هەولەکانی زۆر جێگای ڕۆز و ستایشن و دڵنیامە بەردەوام دەبن تا بە ئەنجامێکی باش دەگەن بەڵام مەسەلەکە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە تەماشای سیاستمان کردووە بۆ ئێمە گرفتی سیاسی لای ئێمە نەبوونە گرفتی سیاسی لای هەندێک لایەنی تری سیاسی بوونە کە هەمیشە داوا لە پارتی دیموکراتی کوردستان بکەن یعنی هەمیشە داوای وان ئاراستی ئێمە دەکەن یعنی بۆ نمونە باوەست گرفتی زۆر ئاسایی لە سلێمانینە دەڵێن بڕۆن پارتی دیموکراتی کوردستان لێ مەسوولە لە ڕانیا قەڵاتزێ پەلاماری باراکەکانی ئێمە دەدەن لەسەر گرفتی خزمەتگوزاری کە پارتیمان لەوێ بەڵام ئێوە چۆن بەرپرس نابن لە کاتێکدا سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەرێمە بەرپرسیارەتی زۆر لە دەست پارتیداەتی معنەویە بەرپرسیارەتی فعلی لەوێ هەمووشمان دەزانین یەکەتی نیشتیمانی کوردستانە کەواتە پارتی لەوێ ناتوانێت بڕیار بدا ینی بڕیارەکانی حکوومەتی هەرێم لەوێ جێبەجێ ناکرێت شکلیە بۆی بەتەکیید بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی لەو ناوچانە ڕەنگی نەداتەوە ئەوە ڕاستێکە و سیاست بە تەنیا بە خەیال ناکرێت بە ئارەزۆش ناکرێت ئارەزۆی ئێمە بوو شتێکی تر بوو بەڵام حکمڕانی لە هەرێمی کوردستان حکمڕانیەکی سەردەمیانە بیکەین بەڵام وەکو حکمڕانێکی سەردەمیانە نەکراوە ئەمە ئەو فاکتانە کە بەڕاستی نابی لێرە بچەقینەوە چۆن دەربازی دەبین بۆ ئایندا چکە پارتیمان هەمیشە بەڕاستی هەمیشە بۆ تێڕوانی نەئیشمان کردووە گرفتمان هەنە بلێت بیر بکەینەوە چۆن دەرباز دەبینەوە گرفتانە چۆن پەر دروستەکەی ئێستا لایەنی تری سیاسی چۆن بیر دەکەنەوە ڕێزمان بوو هەموو لایەکەیە بەڵام تەسەوەر دەکەین گرفتی گەورە لای بزوتنەوەی گۆڕان باش ئێوە پر ڕاستکردنەوەی سیاست زۆر باش ئێوە پر دروست دەکەن دەتانەوێت لە بەرامبەری خۆتان نزیک ببنەوە چۆن ئەو پردە دروست دەکەن پرۆژەی ئێوە چییە ینی فواد حوسێن لەگەڵ ئێوەش دیدار و کۆبنەوەی کرد ئێوە لە هەڵوێستەکانی خۆتان سازانتان کردووە ئامادەن لە چدا پارتی دیموکراتی کوردستان لە پێناو یەکڕێزی نێوماڵی کورد تەنەزول بکاتن بۆ بزنەوەی گۆڕان ئێمە باسی سازش ناکەین تەنازل ناکەین ئێمە باسی تەوافقات دەکەین چونکە بەڕاستی مەسلەی دوو حزب دەتوانین لەگەڵ یەکدانیشن تەنازل بۆ یەکتر بکەن لەسەر مەسلێکی سیاسیەوە بەڵام ئێمە وڵاتێک بەڕێوە دەبین کە تو باسی بەڕێوەبردنی وڵاتێک دەبی باسی حکمڕانی دەکەی باسی پەرلەمان دەکەی باسی حکومەتێکی تەوافقی نیشتیمانی دەکەی ئەو کاتە دەبێت باسی مەسلەی تەنازل نییە بەسەرە تەوافقاتە ئێمە لەکوێ تەوافقاتی باشمان کردووە با بچین بگەڕینەوە لەکوێ تەوافقاتی ئێمە سەرکەوتونە بین بگەڕینەوە مراجعاتی خۆمان بکەین و ڕاستی بکەینەوە تەوافقات بە میزاش ناکرێن دەبێت بە هەڵسەنگاندنێکی ژیرانە و بەڕاستی ڕازگوانە لەگەل یەکتر بدوێین ڕاشکاوانە لەگەل یەکتر بدوێین کێ وای کردووە پەرلەمان پەک بکەوێت کێ وای کردووە ئێمە دەڵێن بزۆتنەوەی گۆڕان بە بەرنامەی کردووە بەڵام ئێوە کێشەوە قسەی بەڵام ئێوە کێشتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان نییە ئێوە کێشتان لەسەر گەڕانەوەی دکتۆر یوسف محەممەدە بۆ نێو ئێمە پێشەوە کە ئەوەی دروست بۆ ئاکامە ئەوە ئاکامە ئەو مەسلەی تر چی ڕووداوە و مەسلێکی ترە گرفتێکی سیاسی لە دەرەوەی پەرلەمانایی بوو ئەو گرفتەی هەیە لە پەرلەمان و ئێستا هەرێمی کوردستان ڕۆ بەڕۆ دەبێت ئەوە گرفتێکی سیاسیە لە هەرێمی کوردستان کە خەڵکانێک وای باز دەکرد کە لەم وڵاتەدا سیستەم دەگۆڕین چۆن سیستەم بێت تەوافق دەگۆڕی چه سیستەمێکە چی سیستەمێکمانەوە تێڕوانینی ئێمە ئەوانە لەم وارەدا یەک ناگرن دەبێت ئەو تێڕوانین ڕاستکەینەوە ناکرێت تو بێ حکومەتێکی هاوبەش دروستکەی پەرلەمانێکی تەوافقی هاوبەش دروستکەی و تو لەم ئەلیفبا ئەوە ABC کاری سیاستە تو لەوانەدا بینی ڕۆژانە گرفت بۆ پەرلەمان دروستکەی ڕۆژانە گرفت بۆ حکومەت دروستکەی خۆ تەنیا پەرلەمان نەبوو حکومەت تووشی گرفتی زۆر دەبوو ڕۆژانە بەس لەوێ قدرەتێکی وای هەبوو کە بتوان ئەو گرفتانە بە تایبەتی برای بەڕێزم کاک نەجیبان بارزانی دەیتوانی چارەسەر کە ڕۆژانە لە پەرلەمان نە ڕۆژانە دەیان تەقانەوە ئەنی ئەو قدرەتە لە ناو پەرلەمان نەبوو بە حکمی تەرکیبەی پەرلەمانەوەی کردێت پەرلەمان نەمانتوانی ڕێگری بین کە ئەو لغمانن لەوێ نەتەقینڕێن ئەگینە گرفت ئەسلی گرفتەکە گرفتێکی سیاسیە و ئەو گرفتە سیاسیە تا چارەسەر نەکرێت لە بنەڕەتەوە تو ناتوانانی هەر بە پنیکردنەوە ئەوە چارەسەرێکی کاتیە ئەوەش ببێتە زەمینە سازی بۆ چارەسەرێکی بنەڕەتی ئەوەش باشە
باش ئەوش لە جێی خۆیان. لە قسەکان جێبستی ئەوە بووم کە لە هەوڵەکانی دکتۆر فواد حوسێن گەشتبینی بگەن بە چارەسەر هەردوو لە ماوەیە کە بێدەنگێکی زۆر دەبیندرێتن هەم لە میدیاکانی پارتی هەم لە میدیاکانی بزوتنەوەی گۆڕان ینی پێتان وایە شتێک لە ژێر بەڕ هەبێتن خۆشکە بێدەنگێکی زیاتر هەبە چونکە هەندە جارە دەبینی لە میدیا هەندە بابەتی وا دەوەژێنرێن ئاگر لێ دەوەشێتەوە یعنی هەمیشە کە قسەکردن و باسکردن و هەمیشە باش نییە هەندە جارە بێدەنگیش باشە سەمتێک هەندەجە سەمتێکی ئەلامی باشە خۆی تەسەوەر دەکەم ئەم تەکنیکی ئەم جارە فواد حوسێن بەکاری دێنا لەسەر ڕاستپەردەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی تەسەوەر دەکەم تەکنیکێکی باش بوو دوور لە چاوی کامیرا و دوور لە قسە و باس و ئەوانە ئەو جەولانەی کردووە تەسەوەر دەکەم یەک لە خاڵەکانەوەی مژدەبەخشن ئەوەیە ئەو تەکنیکەی بەکاری ناوە وەلا ئایندەشدا تەسەوەر دەکەم ئەوە گرنگە بۆ ئێمە هەندە مەسەلە نالێم لە ژوورە تاریکەکان بەڵام لە ژوورە هێمنەکان چارەسەر بکەین ئەنجام بدرێن. باش لە ماوەی ڕابردوودا هیچ کەناڵێکی گفتوگۆ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەبووە دەکرێت زیاتر بۆ بینەران چونکە بەڕاستی بینەرانی ینی بینەران خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی چاوەڕێی موژدەی خۆش دەکەن چاوەڕێی قسەی خۆش دەکەن تەنانەت قسەی خۆشی هەردوو پارتەکانی کوردستانی وا دەکات کە ینی بازار جم و جۆڵی تێدا بکەێت ئەوەی گرنگە خەڵکی کوردستان من دڵیامە خەڵکی کوردستان متمانێکی زۆری بە پارتی دیموکراتی کوردستان هەیە و جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەیە لە لای پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ پرسێک نییە کە چارەسەری بۆی نەبیت یعنی ئەوە مەسەلێکی مەبدەئیە لە مێژووی پارتی دیموکراتی کوردستان تەماشا بکەی ئەوە دەبینی پەرۆشی بۆ ئەوەی چۆن لەگەڵ لایەنی تر ئیشکەین چۆن پێکەوە ئیشکەین یعنی نەک بەتەنیا چۆن بەتەنیا ئیشکەین پارتی بەتەنیایشی خۆی کردووە و دەیکەت بەڵام ئەوەی کارە هاوبەشەکان ئەوە گرنگە هەمیشە پارتی چاوی پارتی لەوە بووە چۆن لەگەڵ بەغدا پەرە بە پەیوەندەکانی خۆ بدات مەسلەی حکومڕانیە مەسلەی ئەوە نییە تاکە حەزبێک لە بەغدا چی دەکات لەگەڵ لایەنی تری سیاسی و ئەو مێژووی لەگەڵ یەکەتی نیشتیمانی کوردستانمانەوە بە تایبەتی لە دوای 2023 مەبەستە ئەوە بڵێ هیچ بڕیارێکی چارەنووسساز پارتی بەتەنیا نادات پارتی هیچ بڕیارێکی چارەنووسساز بەتەنیا نایدات بەڕەزامەندی خەڵکی کوردستان دەدات زمینە سازی بۆ دەکات و ئێستاش دەستی پارتی درێژە بۆ چاکسازی بۆ ڕێککەوتن بۆ شەراکەت لەگەڵ لایەنی تری سیاسی تەکنیکەکە چۆن دەبیت بە چ شێوازێک دەبیت و من دڵیامە خەڵکی کوردستان ئەو ئومێدەی هەیە کە وەزەکە چارەسەر ببیت چونکە ئەو تێگەشتنەی باشەیانە بۆ مێژووی پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوە حقت کە مەسئولیەتی هاوبەش تەماشا بکەی دەبێت تەرەفی مقابلش ئەو خەمخوری ئەو پەرۆشییان هەبیتن دەبێت پەیامی باش لە ڕۆی میدیا لە ڕۆی جەماوەوان دەڵێن هیچ شتێک نیە ئێمە سازشی لەگەڵ بکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دێمە سەر دوایین پرسیار دیارە کاتم تەواو بوو بەڕێز جافەر دیارە سبەینەیە کۆبنەوەکی گرنگکە لە نێوان مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەجندای ئەو کۆبنەوەیە لە چیدا خۆی دەبینێتەوە هەرێ و درێژەدانە بە کۆبوونەوەی پێشتر ئەنجام دراون بۆ پەرەپێدان بە پەیوەندەکانی دوقۆلی کە پەیوەندەکانی دوقۆلی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بناغەنە بۆ ئەوەی تو بتوانی بەڕاستی وەزی هەرێمی کوردستان لەو قەیرانەدا دەرباسکەی بۆ بارێکی تر باشتر لەم بارەی ئێستا تێدا دەرباز بێ هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی حکومڕانی کەواتە ئێستاژ یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگ دەبینن بۆ هاوبەشیکردن لە حکومڕانی پێشترش گوتومانە و ئێستاش دەرین کە ڕخنەش دەگرین هەر لە پێناویەوەدایە ئێمە خەمخۆرین بەرام پەیوەندەکانی خۆمان بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنی تری سیاسیش بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکی ئێمە بوو لە بنیاننانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای 2023 کە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە دەستکەوتێکی گەورەی خەڵکی کوردستانە ناکرێت پاشگەز ببین ناکرێت پاشگەز ببین لە شەراکەت لە ڕوحیەتی شەراکەت لە قیادەکردنی ئەو پرۆسەی شەراکەتە لەبەرەوە بنسبەت ئێمە ئەو پەیوەندیانە زۆر گرنگن نامانەوێ سارد ببیتەوە ئەو پەیوەندانە سارد ببن نامانەوێت کەلێم بکەوتە ناودا و نەک بۆ ئەوەی پەیوەندی دەقۆلی لە پێناو دەسەڵات پەیوەندی دەقۆلی لە پێناوی ئەوەیدا تو بتوانانی لەگەڵ لایەنی تری سیاسیش هەمومان هاوبەش بین کە تەماشای ساڵەکانی تر بکەی 2009 بکەی 2005 بکەی قۆناغی گرنگ بوون
لە پەرەپێدانی پەیوەندی دۆقۆلی لە پێناو ئەوەی بە شەراکەت و بە تەوافقەوە ئەو هەرێمە بڕێوە. بەڕێز جعفەر ئیبراهیم ئێمنکیان داوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەروها جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان زۆر سپاسی بەڕێستان دەکەین لەگەڵمان باشدار بینەرانی بەڕێز دەچینە ناو بڕێک و دواتریش دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوام دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران وەکو دەزانرێتن لە هەفتەی ڕابردوو چەند شاندێکی هەرێمی کوردستان حزبی هێچێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی هێچێتی نیشتیمانی کوردستان سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کرد و هەروە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کردو لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە دیدار و کۆبنەوەی ساز کرد بۆ قسەکردن سەبارەت بە ناوڕۆکی ئەو کۆبنەوانە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێز توانە ئەحمەد ڕاوێژکاری دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی هێچێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. بەڕێز توانە بەخێربێت بۆ کوردستان 24. ئەو کاتەی کە شاندی هێچێتی نیشتیمانی کوردستان سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کرد دەتوانم بڵێم ینی زیاتر لە 30 گەنجی کورد لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە سێدارە درا دواتریش تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ناوچە سنووریەکانی بردمان کرد. پێتان وابوو ئەو سەردانە کاتێکی گونجاو بێت بۆ کۆماری ئیسلامی ئێران؟ سەرەتا بەرنامەی ئەو سەردانەی دکتۆر بەرهەم وەفدی هاوڕێی پێشتر بەرنامەی بۆ دانراوە، بەڵام بەهۆی هەندێک ئیلتیزاماتی کاک بەرهەم لە ئەمریکا و لە لەندەن سەفەرەکە دواکەوت. سەبارەت بە لە سێدارەدانی گەنجانی کوردووە و دۆخە ئەمنی و سیاسی کە ڕووی لە ئێران و ناوچە سنووریەکان کردووە، توانم بڵێم کاک بەرهەم لێ بەرپرس نییە و ئەمە زادەی جوڵەیەکی هەڵەی کاک بەرهەم نییە، بەڵکو ئەگەر قرارە خەلەل هەبێ، ئەگەر قرارە خەتابار هەبێ ئەوە خەڵکیکە خەتابارە و هەڵوێستی کاک بەرهەم و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە بزودنەوەی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کۆی پارچەکانی کە دیارە هەمیشە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دیاریکراویش کاک بەرهەم ئەوە بووە کە هەموو لایەنەکان بە گفتوگۆ بە شێوەی دیالۆگ بگەنە ڕێکەوتن دوور لە تون و تیژی، دوور لە بەکارهێنانی زەبر و زەنگ و کوشتن و گرتن، چونکە ئێمە تەجروبەیەک و ئەزمونێکی باشمان کەڕەکە کرد لەو بوارە پەنابردن بۆ توندتیژی بۆ لە سێدارەدان بۆ کبکردی دەنجی ناڕزایی ناگاتە هیچ شوەیەک، نە لە ئێران و نە لە تورکیا و نە لە عێراق و نە لە هیچ شوەیەک، بەڵکو بە فراوانکردنی پانتایی دموکراسی بە دیالۆگ بە دانان بە مافی پێکاتە و پێکهاتەنەتەوەی و ئەتنیکە جیاوازەکان لە چوارچێوەیەکی سیاسی دیاریکراودەیان هەر فۆرمێک ئەوان خۆیان بڕیاری لێ ئەدەن ئەتوانن یەکلاب بێتەوە. بۆیە ئەم سەردانە ئەتوانم بڵێم بەو ئاراستەی بە ئاراستەی تەفعیلکردنی گفتوگۆ و لێک گەیشتن و چارەسەرکردنی ئەو گرفتانەیە کە ئێستا لە ئارەدارە ناوچەکە. باس دەوە کرد کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح خەتابار نییە لەو ناوچانەی کە لەسەر سنوور تۆپباران دەکرێت تەنانەت لە مەسەلەی لە سێدارەدان. پێت وایە چێ خەتابارە؟ نازانم ئەتوانی لەلایەنی پەیوەندیدار پرسیت، بەڵام بە دیاریکراوی من پێتەڵێم کە دەرەنجامی هەڵەیەکی کاک بەرهەم نییە. بە پێچەوانەوە کاک بەرهەم کە لە پۆستی سەرۆکی حکوومەت بوو کە ئەو کاتیش گرفتی هەبوو لە گرفتی تۆپبارانکردنی ناوچە سنووریەکان لە ئارەدا بوو، بەڵام بە هەوڵدان بە گفتوگۆ لەگەڵ ئێران گەیشتنە جۆرێک لە ڕێککەوتن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان چ لە ئێران و چ لە بزودنەوەی سیاسی لە هێزە سیاسەکانی کوردستانی ڕۆژهەڵات گەیشتنە جۆرێک لە ڕێککەوتن و ئەو کات ئەو کێشە و بێشەیە چارەسەر بوو و دەرەنجامی ئەوەش ئەو خەڵکانەی کە دەرەنجامی تۆپباران و قەسفکردنی ئەو ناوچانە ئاوارە بوون گەڕانەوە شوێنی خۆیان و بەشێکیشیان قەرەبووکرانەوە. باشە نەدەکرا کاتی سەردانەکە دوا بخرێتن؟ بەڵێ من پێم وتی پێشتر بەرنامەی ئەو سەردانە دانرا بوو، بەڵام بەهۆی هەندێک ئیلتیزاماتەوە سەردانەکە کەوتە ئەم تەوقیتەی ئێستا. ئەژینا زۆر پێش ئێستا بوو، وەکو خۆتە زانی کاک بەرهەم بەڕەسمی داوت کرا بوو بۆ کۆنگرەی دموکراتەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، جگە لەوە چەند ئیلتیزامێکی کەشی هەبوو
سەردانەکە کەوتە ئەم تەوقیتەی ئێستا باش ناوەڕۆکی دیدارەکە بەڵام ئەگەر بەو منتیقە بێ هەموو پەیوەندی سیاسەکان و هەموو پردەکان لەگەڵ ئێرانە ببڕین ئەگەر ئەمە بۆ کاکبەر هەم ڕاست بێ بۆ خەڵکیش ڕاستە ئەگەر بە منتیقە قسە بکەی ئەبێ پەیوەندیەکان هەرێمی کوردستان ئێمە ئەو پرسیارە ئاراستەی بەڕێستان دەکەین بەو پێی کە ئێوە ڕاوێژکاری دکتۆر بەرهەمن پێمان خۆش بوو وڵامی بەڕێستان لەو بارەوە بزانین بەرهەم دژی ئەوەیە کە خوێنی خەڵک خوێنی خەڵکی مەدەنی بڕژێ دژی ئەوەیە کە گەنجی کورد لە سێدارە بدرێ و لەگەڵ هاو سۆزە لەگەڵ کێشەی کورد لە هەموو پارچەکانی تری کوردستان بەڵام بە دیالۆگ و ئەمانەوە ئێمەش وەسینین بەسەر بزنەوەی سیاسی لە پارچەکانی تری کوردستانە واقعێکەیە بێ ئێمە هاوکار بین هەماهنگ بین بۆی بە جۆرێک لە ڕێککەوتن و دیالۆگ بگەنە دەرەنجامێکی باش کە لە بەرژەوەندی سیستەمێکی ئەمنی کە لە بەرژەوەندی هەردوو باش گەلبێ هەردوو دیارە دکتۆر بەرهەم دیدار و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران ساز کرد لەوانە عەلی شەمخانی ناوەڕۆکی ئەو کۆبنەوانە چی بوو؟ کۆماری ئیسلامی ئێران بە تایبەت داوای چی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە؟ سەردانەکە لەو چوارچێوێدا نیە وەکو خۆ دەزانی ئەم ناوچەیە لە بەردەم گۆڕانکاری گەورە و خێرادایە بە تایبەتی کە ئێستا لە خەریکە داعش کۆتایی دێ قسە لەسەر قۆناغی دوای داعشەکرێ و ئەم قۆناغی چیەک لاکەرەوەیە سەردانی کاکبەرهەم چ بۆ ئێران و چ بۆ ناوەندەکانی تری بڕیار لە دنیا بۆ تاوتوێکردن و گفتووەکردنە سەبارەت بۆ قۆناغە تازەیە کە قۆناغێکی یەکلاکەرەوەیە کورد دەبێ خۆی ئامادەکە لە ئێستا بۆ ئەو قۆناغە ئێران وڵاتێکە شوێندەست و کاریگەری بەسەر هاوکێشی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکە دیارە یاریکەرێکی ئەساسیە ناکرێ بە تەجاهولکردن و پشتگوێخستنی دەوری ئێران یان ئێران لە هەرێمی کوردستان یاریکەرێکی بەڵێ بە حکمی باگراوەندی سیاسی بە حکمی سنووری هاوبەش بە حکمی ڕۆڵی ئێران لە معادلەی سیاسی لە عێراقدا دەوری ئێران دەوریی کاریگەرە و ناکرێت هیچ لە وڵاتە ئیقلیمیانی کە وەکو بە حکمی جوگرافیا دراوسەی کوردستان تۆ نادیدە بگری ئەم خەریتە سیاسی کە قەرارە جارێکی کە سیاغە بگرێتەوە و دابڕێژرێتەوە بە دوور و نزیک ئەم وڵاتانە ڕۆڵیان تیاابێ و ئێرانیش یەکێکە لە وڵاتانە کورد پێویستە لە ئێستا و ئامادەکاری بکە بۆ ئەوی کە ئەو نەخشە سیاسیە لە بەرژەوەندی باڵای نەتەوەی کورد بشێتەوە و ئەم بەتایبەتی کە ئێمە گرفتمان زۆرە گرفتمان لەگەڵ بەتایبەتی لەگەڵ بەغدایە گرفتمان لەگەڵ تیرۆرە و ئێست لێرە و لەوەی گوێمان لێ بێ کە کۆتایی هاتنی داعش یەکسانیە بە کۆتایی هاتنی هەموو قەیران و کێشەکانی ئێمە وەکو چۆن کۆتایی هاتنی قاعیدە یەکسان نەبوو بە کۆتایی هاتنی کێشەکانی عێراق و قەیرانە سیاسی و ئابووری و قەیرانە جۆر بە جۆرە پێکاتەکانی عێراق بە هەمان شێوە بەدڵنیاییەوە کۆتایی هاتنی داعش یەکسان نابێ بە کۆتایی هاتنی قەیرانەکان قەیرانی تر دەست پێکە کورد ئەگەر ئەم جارە ئێستا لەم قۆناغەیە جارێک پێویستی بە ئامادەکاری و خۆ ئامادەکردن هەبێ دوای داعش 10 جار و زیاتر پێویست زۆر باشە دیارە دوای داعش ئەرکەکانی کورد قوڕستر دەبێت لە کاتێکدا بە ڕاشکاوی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران دەڵێن ئێمە دژی سەر بەخۆین لە هەرێمی کوردستان بەڵام دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح باسی مافی چارەخۆنووسینی لە ئێران کرد ئەمە چۆنە ئەم دوو بۆچوونە وەکتۆ ئەڵێ ئەگەر ئێران دژی مافی چارەی خۆنووسین و ڕفراندۆم و سربەخۆیی بێ ئەگەر ئەو کاتە ئەگەر دژی بێ ئەگەر دژی نەبێت تۆ ڕەنگە پێویست نەکات بچی بەڵام ئەگەر ئێران دژی ئەو پرسە بێ پێویستە کات 10 جار و زیاتر تۆ لە دەرگای ئێران بدەیت بۆی قەناعەت بە ئێران بکەیت کە دژی ئەم پرسە نەبێ قەناعەت بە ئێران بەڵێ قەناعەت بە ئێران بکەیت و بۆی مەجال و بوار نهێڵ دەرفەت نهێڵیتەوە بۆ تەفسیر و گەمەی سیاسی ئەملا ئەولایە جگەل لەوەش پرسی ڕفراندۆم پرسی سربەخۆی پرسێک لە ناوخۆی هەرێمی کوردستان یەکلا ئەبێتەوە و احتیما دەکاتە سەر تەفاسیلی وەزعی ناوخۆ و ئەوە کووردە ئەوە یەکلایی کاتەوە کە ڕفراندۆم و سربەخۆی بەچ ئاراستەیەکە ئەڕوا چ جۆرێک لە سربەخۆیی تەوێ و تێڕوانی دوجار تێڕوانینی وڵاتان لەسەر پرسی ڕفراندۆم و سربەخۆیی چی ئەبێت چونکە ئەگەر تۆ توانی لەسەر ئاستی ناوخۆ کۆ دەنگێکی گەورە پشتیوانێکی جەماهیری فراوان بۆ پرسی ڕفراندۆم و پرسی سربەخۆیی کۆ بکەیتەوە نە ئێران و نە هیچ وڵاتێکی دەوروبەر و نە هیچ وڵاتێکی تری دنیا ناتوانێت دژی ئیرادەی خەڵکی کوردستان بێ وەک چۆن لە ڕاپەڕین کە دیفاکتۆر ڕاپەڕین بەرقەرار بوو هەندێک لایەن و هەندێک خەڵک لەم ناوچەیە فۆبیا ئێوەیان هەبوو کە کورد ئەبێتە فاکتەری نەئارامی و تێکچوونی وەزە بەڵام دوایی بە پێچەوانە کەوتەوە ئەگەر ئێستاش ئێمە ئامادەکاری بکەین و وا بکەین کە پرسی ڕفراندۆم و پرسی سربەخۆیی لە ململانەی حزبی و سیاسی ڕزگارکەین و بیکەین بە پرسێکی نیشتیمانی پێم وایە ئەتوانین ئەو کاتە پشتیوانێکی زۆر گەورە بۆ پرسەکۆکەینەوە دوجار نە ئێران و نە خەڵکی تر نەتوانێت دژی ئەو ئیرادەیە بۆسێتەوە پێویستە پێش بەر لەوەی ببوورە لە مەسەری سەربەخۆیی بەر لەوەی لە وڵاتانی دەرەوە بپرسین بەر لەوەی لە وڵاتانی دەرەوە بترسین ئەبێ مراجعەیەکی جددی وەزعی خۆمان بکەینەوە نابێت کە لێن و دەرفەتی ئەوە بێڵینەوە
کە نارانی ئێمە لەو زاویە و لە دەرفەتانە داخل ببن و وا بکەن شوێن دەست و کاریگەری خراپ بەس ئەو پرسە بەجێ زۆر باشە پاش سەردانیشان بە تابەتی وەکو خۆشت باست کرد کاک بەرهەم لە ئێران بەڕسمی لە ئاژانسی مهر کە ئاژانسێکی ڕسمیە و بەشە زمان بڵاو بێتەوە لەوێ بە ئاشکرا باسی لەوە کرد کە گەلی کوردستان خاوەنی مافی چارە نووسینی خۆیەتی و ئەم پرسەش نە لە بەغدا نە لە ئەنقەران نە لە تاران نە لە واشنگتن یەکلایی ناکرێتەوە بەڵکو لە بەغایەک لای یەکرێتەوە و ئەبێ کورد خۆی یەکلایی کاتەوە لەم پرسە ئەگەر لەگەڵ سربەخۆیی و سربەخۆی ئەبێ لەگەڵ بەغدا بە ڕاشکاوی و بە جورئەتێکی سیاسی زۆرەوە باس لەوە بکەین کە ئێمە لە شوارچەوەی عراقا نامێنینەوە. بەڵێ دیدارەکەی دکتۆر بەرهەم بڵاو بوویەوە و پێم وایە بینەرانی کوردستان بێگومان ئەمە دەلالەتی سیاسی خۆی هەیە. سەردانیشاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئێران ئایا مەترسیەکان لەسەر کۆماری ئیسلامی ئێران ڕەوانتەوە کە دژی پرۆژەی سربەخۆیی نەبێت لە هەرێمی کوردستان یعنی ئێوە قەناعەتتان بە دەستەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران هێنا؟ جوابی ئەو پرسیارە ئەتیما دەکاتە سەر هەڵوێستی ئێران وەکو وتم ئەمە هەڵوێستی ئێرانیش ئەتیما دەکاتە سەر وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان. تۆ ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستان کۆدەنگێکی گەورە پشتیوانیی جەماوەری فراوان بۆ ئەو پرسە کۆکەیتەوە بێگومان ئێران ناتوانێت مەسەلەی سربەخۆی هەموو کەسێک دەزانی کە هەموو خەڵکی کوردستان ئەگەر زۆرینەی ململانەی سیاسی نەجاتی دەیبیکەی بە پرسێکی نیشتیمانی تۆ خۆتە زانی پرسێکی نیشتیمانی نییە نەخێر ئێستا پرسێکی نیشتیمانی نیە بە دلیلی ئەوەی کە هێزە سیاسەکان ئێستا نەک هەر ڕێکەوت ناگەن بە ڕێکەوتن بەڵکو لەگەڵیشیش دانانیشن. باشە و ئەمە دەرفەتە کاتەوە بۆی من ناڵێم ئێران بەڵام خەڵکی ترت بێتە ناو دزە بکات و وەکاری شوێندەستی خرام بەسەر ئەم پرسە ینی مەبەستت ئەوەیە بەڕێستوانە ینی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بێت و پێگەیەکێتی یاخود پێگەی بزوتنەوەی گۆڕان لەو پرۆژە نیشتیمانیە نەبێتن پشتگیری لێ ناکە چاوەڕێی ئەوە دەکات کە هەر هەمویان بەیەکەوە من بەو دیوە باسم نەکرد بەوە باسم کرد کە ئەمە پرسێکە ئەتیما پرسی سربەخۆیی پرسی ڕێفراندۆم پرسی یەکلاکردنەوەی چارەنووسی خەڵکی کوردستان بەدەست خەڵکی کوردستان خۆیەوەیە لە کاتێکا کە خەڵک دەنجی بۆدا لە کاتێکا کە خەڵک پشتیوانی لێکرد هێزی دەرەکی ناتوانێت دژی بێ ڕەنگە تا ئەندازەیەک و تا حدێک دژی بێ بەڵام دوجار وەکو وتم چۆن لە مەسەلەی دروستکردنی ئەزمموی کوردستان کە لە فۆبیا و لە ترسەوە بوو بە واقعەیە کە ئێستا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کولتوریەوە نەکرد مامەڵی لەگەڵەکەن بەڵکو وڵاتانی دنیا مامەڵێکی یەکجار واقعی لەگەڵ هەرێمی کوردستانەکەن و بۆتە ناوەندێکە باش هیچ مەترسیەک لەسەر ئەو سیستەمە ئەمنی ئێستا دروست ناکات بە هەمان شێوە پرسی سربەخۆیش ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستان کۆدەنجی هەبێ پشتیوانێکی جەماوەری فراوانی هەبێ پشتیوانیشی کۆدەنگێکی سیاسی هەبێ لەسەر ئەم پرسە ئەکرێ هێزولایەنە سیاسەکان لەسەر پرسە ناوخۆکان کێشیان هەبێ بەڵام ئەبگرێت لەسەر پرسی سربەخۆی و ڕفراندۆ و مەسەلەی مافی چارەنووس بگەن بە جۆرە ڕێکەوتن بەڵام ئەو ڕێکەوتنە تا ئێستا نیە. دیارە لە ماوەی ڕابردوو لە دووسخورمات و شەڕێک لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان وا لە نێوان حەشدی شعبی دروست بوو بەڵام لە لێدوانەکانی دکتۆر بەرهەمدا بەستایشەوە باسی حەشدی شعبی دەکرد یعنی لە دیدارە ڕۆژنامەوانەکەی لە کۆماری ئیسلامی ئێراندا ئەمە چۆن دەخوێنیەوە ستایشکردنی حەشدی شعبی لە کاتێکدا ینی خەڵکێک لە دووسخورمات و بەدەستی حەشدی شعبی ڕۆڵەی بۆتە قوربان. من لە دیدارەکانی کاک بەرهەم لە بەغدا لەگەڵ بووم لەوێ بینیم کە چۆن کاک بەرهەم لە بەرگریکردن لە پێشمەرگە لە پەیداکردنی پشتیوانی بۆ پێشمەرگە نەکرد لە بەغدا لە ناوەندەکانی بڕیان لە دنیاە نەکرد بۆ پێشمەرگەر بۆ شەڕەفگانان و بۆ پارچەکانی تری کوردستانی شوێندەستی کاک بەرهەم دیارە و پێشتریش ڕیکۆرد و ئەزمموی کاک بەرهەم لەو بارەیەوە واضحەوە من ئەوە بۆ خەڵک بەجێرم با خەڵک قەزاوت بکە باگراوەندی سیاسی و مووقفی سیاسی و ئەزمموی کارکردنی سیاسی کاک بەرهەم بۆ واضحە بەڵام ئەمەوێ یەک ڕوونکردنەوە بدەم دەوری هەشتی شعبی لە ڕوبەڕووبوونەوەی داعش کەم نەبووە ڕاستە تۆ ئەبێ بە دوو کەیسی جیاواز وەرەگریت ئەوانە هێزێک بوونە لەسەر لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق ڕۆڵیان نەبولێت لە تێکشکانی داعش وەکو چۆن شیعە ناتوانێت ئەگەر تێبینی و ڕەخنەشی لە ئەدای پێشمەرگە هەبێ بەڵام ناتوانێت دەوری پێشمەرگە نادیدە بگرێت بە هەمان شێوە تۆش ناتوانانی دەوری داعش لەو زاویەوە نادیدە بگری بەڵام ڕۆڵی کاک بەرهەم لەوەی کە لە چارەسەرکردنی کێشەکان لەوەی کە ئێمە بەجورئەتەوە لەگەڵ بەغدا لەگەڵ شیبرا شیعەکان گفتوگۆ بکەین و کێشەکانمان چارەسەرکەین واضح بووە و کاک بەرهەم لەگەڵ ئەوەیە کە کێشەکان بەجددی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش یەکلا بکەینەوە چونکە قۆناغێکی مەترسیدارە مەترسی داعش مەترسێکی وا سادە و ساکار نییە بینیمان کە چه هێزێکی دڕندەیە چه هێزێک کە نەکرد لە
مەترسی لەسەر کوردستان و لەسەر عێراق دروست کردەوە بەسەر بەڵکو لەسەر تەواوی دنیا دروستی کردەوە ئەمە وای کرد کە ئەم وڵاتانی دنیا بە جۆرێکی کە سەیری داعش و سەیری مەترسی و هەڕەشەکانی بکەن بۆیە لەو ڕۆوە ئێمە مشترکاتمان هەیە بەڵام لە هەرسەر هەندێک تەفاسیلی تر وەکو دووسخرمات و وەکو خانەقین و ناوچە دابڕاوەکان هەڵوێستی کاک بەرهەم لەو بارەیەوە زۆر باش هیچ تەفسیرێک هەڵناگرێت کە لەگەڵ ئەوەیە دەبێت ئەم ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. هەڵوێستی ئێران ینی هیچ هێڵێکی سوور هەبوو بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ئایندەدا ینی ئەو هەڵوێستە نەنوێن وەک چۆن پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هێڵێکی سووری نەبوو ئێستا هێڵی سووری نابێ بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان هێڵی سوور بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە شتێک کە لە بەرژەوەندی خەڵک بێ لە بەرژەوەندی ئەم خۆناغە بێ لە بەرژەوەندی یەکلاکردنەوەی کێشەکان بێ لە قازانجی مەسەلەی کورد و مافی چاری خۆنووسی نیچێتی پێم وایە درێغی ناکات وە هیچ شتێکی تر وە خەتێکی سوور هێڵێکی سووری تر نییە بەڵام یەکێتی ڕعایەتی ئەم ناچاریشە وەکو پارتی وەکو حکوومەتی هەرێم وەکو هەرێزێکی سیاسی وەکو ئێران وەکو تورکیا ناچارە تۆ ڕعایەت و ڕعایەتی ئەم وەزع بکەی ئەمە بەنەتیجە ئێمە کۆمەڵی خاڵی مشترەکمان هەیە کۆمەڵێک ناکۆچیشمان هەیە بە ئیدارەی ناکۆچیەکانمان بکەین و خاڵە هاوبەشەکانمان بکەین زیاتر. عەلی شەمخانی بەرپرسی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کۆماری ئیسلامی ئێران دەڵێتن دەبێ دوو ئیدارەی نەمینێتن لە هەرێمی کوردستان وا باز دەکرێت بە میدیاکان وا خراوەتەوە بەڵام لە هەمان کاتدا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە تەنانەت پرۆژێکی گەورەی ئێران هەیە هەرێمی کوردستان بۆ سەر سێ هەرێم دابەش بکات ڕاستێکە لە من ئاگاداری ئەوە نیم من ئاگاداری ئەوە نیم بەڵام نەسیحەتێکی باشە ئامۆژگارێکی باشی هەر لایەکە ئەگەر کوردستان نەبێ ئێران دۆستە یان دوژمن چونکە کاتم نەما دیارە برادەران پێم دەڵێن بەڵام ئێران دۆستە بۆ دوژمنە پشتیوانی ئێران لە بزودنەوەی سیاسی کورد لە ڕابردوو و لە ئێستاش لە شەڕی داعش بیرمانە ئێران یەکەم وڵات بوو کە پشتیوانی هەرێمی کوردستانی کرد دژی داعش بەر لە ئەمریکاش و ئەمە لێدوانی ڕسمی سەرۆکی هەرێمی کوردستان هەیە لەو بارەیەوە کە سوپاسی کۆماری ئیسلامی ئێرانی کردوە بە بەرژەوەندی هاوبەشیشمان هەیە بەڵام بێگومان ناکۆچیشەیە ئەم تەوقیتێکی سیاسی ئاڵۆزە بەڵام پشتیوانی ئێران لە حرەکەی سیاسی کوردی لە ڕابردوو چ بەڕێز توانە ئەحمەد ڕاوشکاری دکتۆر ئەحمەد بەرهەم ئەحمەد ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس دەکەن کە لەگەڵ بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بێمەدا. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ پێشکەش کرا.